لا کۆنگرا ڕۆژنامەوانیەکەدا جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی کۆیە بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن ئاشکرای کرد دوای وەرگرتنی پشکنینی مەیدانی بۆ چین و توێژەکان سەرنجام دەرکەوتووە کەسێک هەڵگری ڤایرۆسی کۆڤید-19 و دانیشتووی سەنتەری شارەکەیە و چەندین گومان لێکراویش تا ئێستا پشکنینیان نەگەڕاوەتەوە. ئەمڕۆ حاڵەتێکمان تۆمار کراوە، ئێستا ئاگادار کراینەوە و تیمەکانمان چوون بێنن بۆ سەنتەری کۆرۆنا دەیهاوینە سەر عیلاج و چارەسەری پزیشکی و چی پێویست بێ. بامەبەستی هۆشیاری و خۆپارێزی لە تەشەنەسەندنی ڤایرۆسەکە لیژنەکانی قایمقامەتی قەزای کۆیە ڕۆژانە لە بازار و شوێنە گشتیەکان پرۆشەر و ڕێنمایی بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکەن. پێویستە خەڵک خۆپارێزەکە بەجددی وەرگێ خۆیان بپارێزن لە هەموو جۆرە گرتبوونەوەیەک و لە هەموو جۆرە قەڵەباڕخیەک. بەرنامەمان ئەوەیە بەڕاستی لە ڕێگەی لیژنە هاوبەشەکانی قایمقامیەتەوە تاکید لە هەموو شوێنەکان دەکەینەوە. ئەو بەتایبەتی دوکانی پیشەوەرەکان ئەو شوێنانی قەڵەباڵغی تێدا دەبێت هەمویان ماسک و دەستکێش بەکاربێن. ئەگەر ماسک و دەستکێش بەکارنێن ڕێنمایەکان جێبەجێ نەکەن ئیجراعاتیان لەگەڵ دەکەین. لە ماوەی ڕابردوو دوای کەمبوونەوەی توشبوانی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان بۆ جاری دووەم بە شێوەی خێرا ڤایرۆسەکە لە نێو هاوڵاتیاندا بڵاو بووەوە و چەندین هاوڵاتیش بەو هۆکارە گیانیان لەدەستداوە. لە قەزای کۆیەوە کاروان نازم، گەلی کوردستان.